ئەو دیمەنانەی دەیبینن دیمەنی ئەو جوتیار و کاسبکارانن کە ماوەی ساڵێکە ئازار و مەینەتی زۆریان بە دیار خزمەتکردنی بەرهەمەکانیانەوە کێشاوە بەڵام بێپلانی حکوومەت دوای کردووە دوای پێڕاگەیشتن و چنینەوەیان هیچ بڕەپارەیەک لە گومرجی سەوزە و میوە نەکات هەر ئەمە هانی داون بێنە سەر ڕێگای هەولێر مووسڵ و شەقامەکە بە تەواوەتی پەک بخەن و وەکو ناڕەزایەتیەک بەرهەمەکانیان فرێدەدەنە سەر شەقامەکە سەلەی بەتاڵ لە معمەلی خۆمان چەند مەسوولێکەوە کە دانا سەلەی بە 750 دەفرۆش سەلەی بەتاڵ پڕ تەماتای دەکەین دەینێرە بەخۆی 1000 دیناری ناکە سەلەی پڕ تەماتە هەبە سەلەی ئەرزانکە سەلەی وەزیرێکمان ها لە بە سپری دوا دانیشتە ئاگای لە بەشەری خوانیان لە بە سپریتی محافظ ماوا دانیشتەوە لە سبێنیەوە لێرە بلو کەسێک نایە کەسێک ئەم فەلاحین باشە ئەوی سەلەی ئەم دەکردین 700 دینارە 650 دینارە دێ پڕ تەماتەکەین کیلۆی دانە 100 دینارە 100 دینارە 9 دینارە 8 دینارە باشە نەک ئیلا تەماتە هر اوی نوع رزق بید دل پیازی بگیره دل پتاتی بگیره دل شمدی بگیره کدی اوی نوع رزق بید فلاح بید چاندن گوار رزقی ما بیرا گیش او سعر دوله دی او معامله دانه لیره الجمرک دو معامله دانه سلام 650 دینار 700 دینار بس بو فلاح بتالی سلام اتوری سیده کرب 600 دینار اوی سلی 600 دینار دی کره دی پر تماته کی حق عملی اجاره ارده او مصرفی تلی کره همش نوای اجا هر فلاح و جوره مصرفی خو بێپلانی حکوومەت لە ئاز جوتیاران و داخستنی ڕێگای پارێزگاکانی هەرێم و خواروی عێراق وای کردووە بەرهەمی جوتیاران پارە نەکات و بۆیان ساغ نەبێتەوە بەشێک لە جوتیارانیش دەڵێن بێباکی حکوومەت وای کردووە هەموو ساڵێک جوتیاران بەرهەمەکانیان بە زەرەر ساغ بکەنەوە صار هم حدود الرواسطة للسيطرة كان نال الحرام بيت بكري قمرجي للثانية زەرەری کردیە لە ماوە شان فلاح فلاح دمر بوا 100 سالة تماتم فروشتيها 7000 قلتوا 7000 4000 حق سلاي ادي عمل ادي وصار ادي من 10000 جدو قمرك حنبارم لا قمرجي بس والله قناعة دري او ركدي ورا كيلو 50 دينار يعني تماتش زوان دري 50 دينار لو ايراني وترشي لك نما باري دكا لو اخو ما باري ناكا مخابنيا ولا دواء كان معنا ويا معملها وتماتا كان بكاتوا لهم محافظه شي قنتان دادا مزريني تماتي وانش ب 250 كيلو ليدك ريني ئەگەر بێت و چاوێک بە وڵاتانی دراوسێدا بخشێنینەوە دەبینین ساڵانە لەگەڵ پێگەیشتنی بەرهەمەکانیان هەناردەی وڵاتانی تر دەکەن و بەڵام حکوومەتی هەرێم لە ماوەی 29 ساڵی ڕابردوودا بێباکانە پشتی لە جوتیاران کردووە و بە جۆرێک نەک تەنها بەرهەمەکانیان هەناردە نەکردووە بەڵکو هاوردێشیان ڕانەگرتووە شارەزایانی بواری کوشتتوکاڵیش پێیان وایە ئەگەر بێت و حکوومەت بەم شێوەیە بەردەوام بێت بەرهەمی ناوەخۆی لە ساڵانی داهاتوو ڕوو لە دابەزین دەکات و مەترسی لە ناوچوونی کەرتی کوشتتوکاڵی لێ دەکەوێتەوە ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر